ئەڵێن ئەبێت تەماشای سیرەی کابراش بکەینەوە بۆ نمونە لەوانەیە ئەو حکمە شەرعیەکە بزانێ کە قورئانەکەی خستۆتە ئاگرەکەەوە بۆ نمونە لەوانەیە حکمەکە بزانێت کە ئەگەر هاتوو بۆ ئیهانە کردبوویە کوژرێ لەسەری وەختێک ئێمە ئەبینێ و لێیە پرسینەوە یەکسەر و تێتی وەڵا غەڵەتی تیابووە هی قورئانەکە یا زۆر کۆنە دراوە هەندێشتی نوقسانە بۆی خەڵکێ بە نوقسانی لەبەرینەکە خستومەتە ئاگرەکەەوە سووتاندوومە ئەو کاتە قەرینەی دووهەممان بۆ دێتە پێشەوە یەکەم لێمان پرسیوە دووهەم لە سیرەی لە ڕەفتاری لە هەڵسوکەوتی کۆڵی وینێتەوە ئایا دۆستایەتی لەگەڵ ئەهلی زەندەقە کردووە زەندەقە طبعاً وشەیە کە بۆی شارەزابین لە شەرع زۆر جار خاصن لە مەسائیلی عەقیدەیەتی کرارەبێتەوە ئەسڵی زەندیق زەندەقە یعنی کاری زەندیقی بە جەمع پێوترە زەنادیقە ئەسڵی خۆی زەندیکە ئەو کەسانن کە ڕاوەی کتێبی ئاڤێستایان کردو هی زەردەشت هی مەجووسیەکان بوون دوایی هاتووەتە سەر دائیرەی ئیسلام وشەکە بووە بە زاراوەیەکی شەرعی لە ئەهلی ئیسلامە بەکار هاتووە بۆ ئەو کەسانەی کە جەدەل و دەجەل لەسەر مناقەشاتی دینی دروست دەکەن بۆی شوبهات دروستکەن لە مێشکی خەڵکی ترە ئەمە پێیانەوترێ زەندیق و زەندەقە ئەگەر هاتوو ئەم کابرای قورئانەکەی فڕێدا بۆ ناو ئاگرەکەوە سەیری ڕەفتار و ڕەوشت و هەڵس و کەوتیمان کرد سەیرەکەن دایمە لەگەڵ خەڵکانێگە گەڕێ بێدینن کابرا باوەڕی بە قورئان نیە بە ئیسلامەتی نیە گاڵتە و فشقیاتیان بە ئیسلامەتیەکە دێ ئەو کاتە گومانمان زیاتر بۆ ئەوە ئەچێ کە بۆ ئیهانە قورئانەکەی فڕێداوەتە ناو ئاگرەکەوە ئەمە ئەو کاتە احتیمالەکەمان زیاتر بۆ ڕوونەبێتەوە لەبەرەوە ئەمە ضرورية وەکو ئیمامی ابن حەجەری ئیمامی ابن ڕەجەبی حەمبەلی ڕەحمەتی خوای لێبێ لە كتابي القواعد كهر باسي أو مسائل عقائديانا كاتو أفرمي دلالة الأحوال يختلف فيها دلالة الأقوال دلالة الأحوال يختلف بها دلالة الأقوال في قبول دعوى ما يوافقها ورد ما يخالفها ويترتب عليها الأحكام بمجردها كما دام وايا ئێمە حاڵی کابرامان سیر کرد ئەگەر سیرەیمان وا بۆ ڕوون بۆوە دێینەوە سەر ئەو گومانەی یەکەم کە بۆمان تەرجیح هەبێ کە گوایە ئەم کابرایە ئەم قورئانی بۆیە خستوەتە ئەم ئاگرە و بۆ ئیهانە سووتاندوێتی ئەمەش نقطەی دووهەمە